دەیەوێت گەورەترین پرۆژەی شیرەمەنی لە گەرمیان دروست بکات و جگە لە ڕەخساندنی دەرفەتی کار بەرهەمی ناوخۆیی بخاتە بازاڕەوە. سەربەستسێن سەرمایەدارێکی ناوچەکەیە و لەسەر ڕووبەری 200 دۆنم زەوی پرۆژەی بەخێوکردنی 750 مانگای شیردەر و گەورەترین کارگەی دروستکردنی بابەتەکانی شیرەمەنی دروست دەکات و کارەکانی پرۆژەکەشی لە قۆناغی کۆتاییدایە. پاڵپیۆنەرمەوە بوو کە بەرهەمێکی ناوخۆی لە بازاڕ زۆر باوەڕپێکراو نەبوو، هەمووی بەرهەمی دەرەکیەوە نازانین شیرەکە لە چی دروست کراوە لە ئەسڵ شیرەکە. بەڵامەوە بستمان شیرە دروستکەین، شیرێکی طبیعی بێت، شیرێ بێ بەرهەم ناوخۆ بێ. یەک دویش خەڵکی بێکارمان زۆرە، دم پرۆژەیەکی وا لە گەرمیان دروستکەین بێتە چاولێکەری هەموو خەڵکێک بۆ ئەم پرۆژەیە لە دێت و بتوانێت خەڵکی زۆر بخاتە ئیشۆ. بەرهەمی شیری پرۆژەکە ڕۆژانە 24 تەن دەبێت و ماست و پەنیر و کەرە و قەیماغ و ماستا و دۆی لێ دروست دەکرێت. ئێمە وەکو لە سەرەتاوە پشتیوانی بووینە لە سەرەتاوەکو دابینکردنی زەوی، هەروە کار ئاسانی بۆ وەرگرتنی مۆڵەت، هەروە بۆ داهاتووشە لە کاتی بکەوتە بەرەمێنان ئەتوانین پێشنیار بکەین کە ڕێگە داخرێت بۆ هاوردەکردنی لە دەرەوەی وڵات بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ لە ژێر چاودێری خۆمان بەرهەمێکی تەندروست و بگاتە دەست هاوڵاتیان. مارکێت و بازاڕەکان پڕن لە بەرهەمی شیرەمەنی هاوردەکراوی دەرەوە. بە قسەی خاوەن مارکێتەکانیش خەڵکی حەزیان لە بەرهەمی خۆماڵیە و زۆر جار بە ناچاری پەنا بۆ کڕینی بەرهەمی هاوردەکراوی دەرەوە دەبن. ئەو ماوادانی کە ئێمە هەمانە ماوادە شیرەمەنەکان زۆربەی تورکین لەگەڵ ئێرانیا باشتر وایە گەر بەرهەمە ناوخۆیەکان بێ شیرەمەنەکان بۆ لە ڕووی دەرونی وە خەڵکەکە زیاتر حەزەکە بەرهەمی ناوخۆیی هەبێت باشترە و ئەیشی کڕێت چاکترە و زیاتر پەرێ پێ بدەین بۆ بەرهەمە ناوخۆیەکان. گرنگیدان بە بنیاتنانی کارگە و پێدانی متمانە بە خاوەن سەرمایەکان هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی پێشکەوتووی ئابووری و نەهێشتنی بێکاری. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.